ناهیدی مکری چالاکی سیاسی و چالاکی مافەکانی ژنان لە سمینارێکدا سەبارەت بە ڕۆڵ و جێگای ژنی کورد لە ئاڵوگۆڕە سیاسیەکانی کوردستاندا باسێکی گشتی لە ڕادەی بەشداریکردن یان نەکردنی ژنان لە ئەمری سیاسی کوردستاندا دەکات و پاشانەوەی کە ئەم بەشداریکردن و نەکردنە تا چ ڕادەیەک لەسەر زانستی فمینیستی بەرەو پێش دەڕوا و کارتێکەری ئەرێنی و نەرێنیەکانی ئەم مەسەلەیە لە چیدایە. مکری لە سەرەتای باسەکەیدا ئاماژە بەو هۆکارە مێژوویانە دەکات کە وادەکەن ژنان تایبەتەن لە ئەمری سیاسیدا بەشدار نەکرێن و ببنە پاشکۆی پیاوان لەو بوارەدا چ لە دەقە ئاینیەکان و چ لە دەقە فکریەکان پێگەیەک بۆ بەشداری ژن لە سیاسەتدا نابینرێت. لە دەقە کۆنەکانی کە تا ئێستا لەبەردەستن چ لە دەقی ئاینی و چ لە دەقە فکریەکاندا لە هیچ کوێ پێگەیەک بۆ بەشداری ژن لە سیاسەتدا نابیندرێت. بە شێوەیە کە ئاین بە ئەمرێکی تەواو پیاوانە دەزاندرێت و هۆکاری بایۆلۆژی کردووە بە بیانوویەکی گەورە بۆ بەرگرتن بە بەشداری ژنان لە ئەمری سیاسەتدا. ئەگەر دەقە ئاینەکان وەک خۆی واتە وەک دەقێک چاو لێ بکەین کە هەولی گشتی بۆ گەیشتن بە دەسەڵات دەدات، دەبینین لە هیچ کام لەو دەقانەدا نەتەنیا ژن وەک تاکێکی خاوەن بیر و ڕا چاوی لێ نەکراوە، بەڵکو بە پێچەوانەوە وەک بوونەوەرێکی شەیتانی نەفکراو ئەقڵسووک و بەردەم توانە و تانز چاوی لێ دەکرێت. مکری یەکێک لە خاڵە گرنگ و بەهێزەکانی بەشداری نەکردنی ژنان لە سیاسەتدا دەگەڕێنێتەوە بۆ چەمکی پیاوسالاری نوێ. پیاوسالاری چەمکێکە سەر بە سەردەمی فێودالی و کۆن لە بەرامبەر بە نوێبوون و مۆدێرنبوونەوە. دیارە شێوازەکانی پیاوسالاری نوێ بە پێی شوێن و جوغرافیا ئاستی زانیاری و تواناکانی کرداری ئیدۆلۆژیکی خۆی دەگۆڕێ. بۆ نمونە لە بیرۆکەی ڕۆژاواییدا نێۆلیبرالیسمەکان ڕۆڵی یەکەم دەجێڕن. ئەم هەم بەسەر ژنان لە شوێنەکانی خۆیاندا و هەم بە کەڵک وەرگرتن لە کەرەسە نوێیەکان توانیویانە حوکمڕانێکی دیار و ناداری خۆیان بەسەر گشت جیهاندا بسەپێنن. بەڵام شەپۆڵی پیاوسالاری نوێ لە وڵاتی ئیسلامی و عەرەبی تا ڕادەیەک جیاوازە، واتە جگە لەم مەبحەسەی پیاوسالاری نۆ لە ڕێگای کایەکردنەکانی دنیای مەسرەف و سەرمایە کە لەوێ لە ئارادایە ئێمە شێوازێکی تریش لە مەناتقی خۆمان دەبینین. بەهاری عەرەبی و پرسی بەشداری ژنان لە سیاسەت وێڕای ئەوەی کە ناهێدی مکری بەهاری عەرەبی بە بەهاری حرەکەتە ئیسلامیەکان و پاییزی حرەکەتە شارستانی و مەدەنیەکان بە بزوتنەوەی ژنانیشەوە دادەنێت، پێی وایە دۆخی ژنان لە وڵاتانی تونس، میسر، لیبی، بەحرین و سووریاش لە پاش ناڕەزایەتی و پێکێنانی ئاڵوگۆڕ لە وڵاتانە نەتەنیا باشتر نەبووە، بەڵکو لە هەندێک لە وڵاتانە بەرەو چەندین دەیە دواتریش گەڕاوەتەوە. هەروەک نەواڵ سەعداوی باسی لێ دەکات کە هاتنە سەرکاری ئیسلامیەکان لە وڵاتانە پاشەکشەی فکری ئەو وڵاتانەی بەرەو چەند دەیە پێشتر هێناوەتە ئارا. لە سووریا کە هەمومان لە بەرچاومانەتی ڕوویداوە زیاتر لە 110,000 کەس تا ئێستا کوژراون کە زۆربەیان ژن و منداڵن. ئیسلامیە توندڕەوەکان بوون بە ئۆپۆزیسیۆنی ئەسەد لە سووریا. دیاردەیەکیش کە لە ماوەیدا زۆر سەری هەڵداوە جیهادی سێکسیە، واتە کچانی گەنج و جەوان لاوان لە وڵاتانی ئیسلامیەوە بەرەو سووریا دەبردرێن بۆ جیهادی سێکسی کە خزمەتە شەڕکەرە ئیسلامیەکان بکەن لەو ناحیەیدا، کە تقریباً دەتوانین بڵێن سوکایەتێکی زیاتر نەتەنیا بە بزوتنەوەی ژنان یا فعالینی ژن لەو منتەقەیە کە ئێستا بە سوورەتێکی عمومی حەول دەدرێت کە ژنان لە ئەرسەی کۆمەڵایەتیشدا پێگە و جێگەیان دەقیقەن ببێتە ئەو تەرزە فکرەی کە لە ناو ئەو کۆمەڵگایانەی عەرەبی ئیسلامیدا ئارادایە، واتە ڕۆڵێکی وەک ئەبزار یا ئۆبجێکتیڤێکی سێکسی دەدرێت بە ژنان لە نێو منتەقەدا. بەشداریکردن و ڕۆڵی ژنی کورد لە ئەمری سیاسی لە کوردستان لە ڕوانگەی مکریەوە بە تایبەتی لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان
بەهۆی ناسەقامگیری بارودۆخەکەوە بەشداریە لە ناو حیزبەکان و ئەم بەشداریکردنەی ژنانیش بۆ گەیشتن بە ویستە ئینسانیەکانیان لە کاتێکدا کە ئەگەر ژنان لە خزمەت ئەفکار و بیرۆکەی پیا و سالاردا نەبن ئەوە بێگومان بە شێوەیەک لە شێوەکان حەزف دەکرێن. ناهێدی موکری پێی وایە کە پرسی نەتەوە و پێشێلکردنی مافی نەتەوەیی چەتری بەسەر پرسی ئازادی ژندا کێشاوە. پرسی نەتەوە و پێشێلکردنی مافی نەتەوەیی چەتری بەسەر پرسی ئازادی ژناندا کێشاوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئێمە شاهدی کۆنگرەی نەتەوەیی بووین بۆ ژنانی کورد و هەم شاهدی کۆنفرانسی گەورە لە دیاربەکر. بەڵام هەدەف و غایەتی ئەم کۆنگرە و کۆنفرانسانە دەیان هەوێت چ بپێکن؟ چاکسازی دۆخی ژن یا کەڵک وەرگرتن لە ژن بۆ گەیشتن بە ئامانجێکی سیاسی کە چارەسەری مەسەلەی نەتەوەیە. ڕێژەی بەشداری ژنان لە باکووری کوردستان لە ئەحزابی سیاسیدا زۆر بەرچاوترا و ئەم مەسەلە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری بنەڕەتی شاید یەک لەوانە چەسانەوەی زیادە لە حەدی ژنان و مەحدودیەتی مەسەلەی ناسیۆنالیستی لە منتەقەدا بوو بێ حکوومەتێکی تا ڕادەیەک سێکۆلار کە لە تورکیا بوونی هەیە و ناسین و شناختی هێزی ژنانە وەک نیوەی کۆمەڵگا کە سەرجەمی وانە بۆتەوە هۆیەوەی کە ژن زیاتر دەناو ئەحزابی کوردستانی باکووردا بەشدار بێ. بەڵام چەندەم ژنانە وەک ژن و لە ڕوانگەیەکی فێمەنیستی و یەکسانی خوازانەوە بەشداری ئەم حرەکەتانە دەبن یا بەشداریان دەکەن یا پەروەردەیان دەکەن ئەوە دەکرێت لە کردداری ڕووبەدەرەوەی حیزبەکان تا ڕادەیەک بۆمان دەرکەوێت. موکری پێی وایەکە لە کۆنگرەی نەتەوەیشدا نیوەی نەتەوە و بەرتیغی گیوتینی پیا و سالاری کورد کەوتون. لە کۆبوونەوەی ئەوڵی کۆنگرەی نەتەوەی کووردا تقریباً 39 حیزبی سیاسی تێدا بەشدار بوون. 7 کەسی تێدا بوو کە لەو 7 کەسەی کە دە کۆنگرەیدا بەشدار بوون 16 ئەندامیان فقط ژن بوو و ئەگەر ئەمە لەوەش بکۆڵینەوە کە واقعا ئەگەر بەحسی نەتەوە بەحسی بەرەی کوردستانی لە بەحسی نەتەوە جیا بکەینەوە دەتوانین بۆمان دەربکەوێت کە ئەگەر حتا ئەگەوی وەکو بەرەیەکی کوردستانی دەنەزەر بگرین حتا بۆ نیسبەتەش حیزبەکان تقریباً ژنەکانیان حەزف کردو یعنی ژنانێکی کە لە ئەمری بڕیارداندا بتوان بەشدار بن و بەرچاو نایەن. بەڵام ئەگەر کۆنگرەی نەتەوەی بووە جارێکی تر دەچێتەوە ژێر پرسیار چون بەحسی نەتەوە شاملی ژن و پیاوە و ئەو کۆمەڵگایش تەلفیقێکە لە ژن و پیاواتە 50-50 بۆیە بەحسکردن لە مەسئلەی کۆنگرەی نەتەوەی دەدیدی شخصی مندا دەبوو حتمما بەحسێک باکە 50% بەبێ هیچ قسەیەک ژنی تێدا بە. ڕێگا چارە بۆ دەربازبوون چییە؟ ئاڵوگۆڕە پۆزەتیڤەکان لە ئەوروپا چۆن دروست بوون و ئەو ژنانەی کە دەستکەوتیان هەیە چۆن توانیویانە ئەو دەستکەوتانە بپارێزن و تا ئێرەی بهێنن. بەڵام ئەگەر بڕۆینە سەر ئەم بەحسەی کە گۆڕانکارەکانی گۆڕانکارە پۆزەتی و مثبەتەکان بۆ ژنان چۆن پێکات دەتوانمەوە بڵم کە لەگەڵ ئەسری ڕۆشنگەری و هاتنی ئەو ئەسرە و دواتر مۆدرنیتە و بیرکردنەوەی پیا و سالاری تا ڕادەیەکی زۆر تەنگی پێ هەڵچندرا. شۆڕشی پێشەسازی هۆکارێکی گەورە بوو بۆ ئەوەی بیرکردنەوەی کەنیسە و دەسەڵاتی کەنیسە لە ستراکتوری تەواوی پیا و سالارانەی تقریباً تەنگی پێ هەڵبچندرێت و کۆ بکرێتەوە. بەشدارانی سمینارەکە پێیان وایەکە بۆ چارەسەری کێشەی ژنان لە کۆمەڵگای کوردیدا چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری سیاسی دەبێ حزبی سیاسی بەڕێبەری ژنان و بە بیری ژنانەوەدا بمەزرێت یاخود ئەگەر حزبەکانی کوردستان کێشەی یەکسانی نەکەن بە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی بەرنامەی کاری سیاسی خۆیان ئەو مەسەلەیە هەر وەک خۆی دەمێنێتەوە. من نەزەرم وایە و لەسەر ئەو نەزەرە سوورمە من کە ژن وەختیەوە خۆی هاتووە بەتای بە ژنی کورد وەک دەیان و سەدان حیزبی کوردیمان هەیە کە پیاو دروستی کردووە ئەحزابێکی خۆی دروستکە حیزبی خۆی دروستکە ڕێکخراوی خۆی دروستکە لەسەر ئەو منتالیتە و بۆچوونەی کە ژن هەیەتی بۆ حەلی مشکلاتێکی کە هەیە لە جامعە ئەو کۆمەلگادا ئەو مشکلات دەتوانێت ڕزگاری کوردستان بێ دەتوانێت مەسەلەن فەرزکە لە خۆی لە ئۆتۆنۆمیدا بینێ پیاو بۆ دەیکا ژن بۆ ناتوانێت بیکە دەتوانێت لەسەر ئەوە بێکە چۆن مشکلات و مۆزلاتی یەک وڵات حەل دەکا و چۆن بە کورد بە ڕزگاری دەکا با ژن ڕەهبەری بکە بە منتالیتە و بۆ بەچوونی ژن و ئەو فکرەی کە ژن هەیەتی کە فەرقی ئێزگار زۆرە لەگەڵ پیاو.
بە بۆچوونی من بەشداری ژنان لە دەسەڵاتە ئەو پرسیارم بۆ دروستەکات کە ئایا بوونی ژنان لە دەسەڵاتە پرسی حیزبەکان ئاڵوگۆڕ بەسەر پێدادێنێت یان نا ئەگەر ئێمە بڵێن 25% دەسەڵاتێکی ژنانەیە لە حیزبێکە ئایا 25% پەیرۆ پرۆگرامەکانی سیاسیان بووە بە ئەو کێشانەی کە ڕاستەوخۆ بە کێشە یەکسانیەوە یا بە کێشەی ژنانەوە ڕەبتی هەیە ئەگەر هەی بێ من پێم وایەوە سەرکەوتووە ئەگەر نەی بێت من پێم وایە 25% و 70% فەرقێکی ئەوتۆ ناکات ئەمە پرسیاری ئەوەیە کە ئەو سیاستەی کە بەڕێوە دەچێت ئایا سیاستێکە کە کێشەی یەکسانی ئەکات بە پرسی خۆی یەکسانی جنسی یان نایکات ئەگەر دەسەڵاتێک یا حیزبێک 50% ژنی هەبێت بەڵام کێشەی یەکسانی نەکات بە کێشەی سەرەکی خۆ یادانەیە لە کێشەکانی کە خەباتی سیاسی بۆ ئەکات من پێم وایە هێشتا لەباری ئەوە کە بۆ بەرەو کۆمەلگایە کە لەبار یەکسانی جنسیەوە سەرکەوتوو بێت هەر هێشتا هەر لە پاش دەبێت و هەرسەر ناکەوێت. دامەزراندنی ڕێکخرا و کۆمەڵەی جیاجیا لە پەیوەندی لەگەڵ مافەکانی ژنان، پێکێنانی کۆڕ و کۆبوونەوە و سمینار و پانێلی جیاواز لە پەیوەندی لەگەڵ دەستەبەرکردنی مافەکانی ژنان و کێشەکانی ژنان تاکەی بەردەوام دەبێت و ئەم کۆڕ و سمینار و پانێلانە چەندە کاریگەریان لەسەر مەسەلەی ژنان لە کۆمەلگای کوردیدا دەبێت.